دەبی ئەوە دەبتنیشانی پیسە لە خۆیان باش لۆ ڕێگری مالی دەکرێت ئەنە نییە ئەمە قسابی شارەزامان نیە پێوێت دەنجی خۆم بگەیمە هەموو ئەوانەی کە لایانی پەیوەندیدارن لە وەزعی لە شاری هەولێر داوا لە بەشێک لە قەسابەکان کراوە کە نابێت گۆشتی وشتر بفرۆشن و وشتر سەر ببڕن. لەسەر بابەتە دەچمە لای یەکێک لەو کەسانەی کە داوای لێکراوە نابێت گۆشتی حشتر لە شاری هەولێر بفرۆشێت. سڵاو لێبێ، سپاس بۆ دەرفەتە. کێشەتان چییە؟ بۆچی ڕێگریتان لێ دەکرێت کە گۆشتی وشتر بفرۆشن و وشتر سەر ببڕن؟ پێشەشی بەخێر بێن بەخێراتان دەکەین. نزیک مانگێکە ئەمە بۆ کارە ئێستاینە شتری دەکوژینەوە مانگێک کەمترە 12 شتما کوشتیتەوە لە کوشتارگای هەولێری بێکێشە بێدۆخە لەژێر چاودێری دکتۆری لە ژێر چاودێری خۆیان کە لە قەسابخانەیە بە تەندروست بە خایان باوێ لە ژێر چاودێری یعنی خۆیان بە قەسابی شارەزا هینایتمانە ئێرە و کێشەی نەبووە کە خواستەشی زۆری لەسەر بووە. عشتر خۆتان ئاگاتان لێ لە هەولێری تاکە شخصین ئێستا کە ئەمە لەوانی پێشتر کرایە بەڵام ئێستا نەکرایە تاکە شخصین ئەو کارەی دەکەین جیاواز لە باتی لە زیاتیەوەی کە دەستخۆشی و تەجێمان بکەن ئەمە بەکاری جیاواز ئەستاینە نەحامە عشتر ئەوان لێنە پێشکەشی ئەو خەکە خۆشەویستی دەکەین ئەوان ڕێگری مالەوەی لێ دەکەن ئێستا نابی عشتر بکوژرێتەوە ڕێگری مالەوەی لێ دەکرێن على ساز ڕێگری مالەوەی لێ دەکرێت عشتر ئەمە قەسابی شارەزای دەوێت سیستەممانە قەسابی شارەزامانە ئەمەش لێرەوە پێیان دەڵێم ئەو قەسابەی لە هەولێرە هەیە لە کوردستان هەیە بڕواناکەم لە ئەوروپا شەبی قەسابی شارەزامانە کەسی بە ئەزمونیشمانەیە ئەوە بەهانەیە نازم پاساوەچی هەمووی وەسلەکانە ئەوە نەک وەسلەک دوو وەسل ئەوە عشتر ئەگە دوور و نێزیک ببینی ئەوە نووسرای عشتر ئەوە کوشتارگای هەولێرەیە دەمەوێت دەنجی خۆم بگەیمە هەموو ئەوانەی کە لایانی پەیوەندیدارن لە وەزعی ڕێگریمان بالێ نەکرێ چکە ئەمەش قەسابین ئیشەکەمان لەسەر ئەو بوارەیە لەسەر ئەوشەیە. بۆچی تەنها وشتر؟ بۆچی ئاژەڵێکی تر یاخود مەڕووماڵات یاخود مانگا ڕێگری لەوان ناکرێت تەنها لە وشتر دەکرێت؟ بە قورعان ئەوە دەگەڕێتەوە سەر خۆیان ئەوە دەبی ئەوە دەبتنیشانی پیسە لە خۆیان باشە لۆ ڕێگریمان لێ دەکرێت. ئایا ئەگەر عشتر عرامە ئەمە نەیەکوژین و کێشەمان لێ نییە. ئەگەر قەسابی شارە زمانیە با کاکە دەرگی قەسابانی قەپاتکەم برێمە قەسابمان نییە وەنیە تۆ بێ ئەوان متمانەیان بە قەسابەکانی خۆشان نییە متمانەیان نییە ئەمە قەسابی شارە زامان نیە چکە ئەو لێدوانی ئەو بەڕێوەبەر دایبووی ئەو لێدوانەیە کە دەرێ ئەمە قەسابی شارە زامان نییە سیستەمی باشمان نییە نازانم وەرە ئەو ئەوانەیە بەڵام ئەمن لێرەوە پێ وشتر سەر بڕیوە 12 شتمان کوشتیتەوە ئەمە قەسابانێ سەلاغمانەیە لۆمان دەکوشتەوە ژێر ینی ئەمن بابم قەسابەی دیاری هەولێرە سابق قەساب سارە قەسابە ئەمە ئەوە نییە ئەمە تازە هەمەڕەکی تر ناویشەکەی برێ کاکە شارە زایمان لێ نەبی ئەوە بڕۆ بپرسن کاکە ئەمە شارە زایی لەو ئەزمونە و لەو ئیشەی ئەمە زیاتر سارە ناوەزعینە ئەمە تەمەنمان گچکەیە ڕاستە بەڵام ئەو بابم زیاتر ئەزمونی هەیە وەڵی حتا زۆر چاکەن باشە هەرە وڵە پیان تێک دەبەوە چاکەن ئەدێگە چانەکرێ وڵە چانەکەن ماچیە وڵە نەکردنەکە ئەمە دەمانەیە کوردستان بەرەو پێش بچین ڕێزم لەوە برایژەیە کە گۆتیتی لە قەسابخانەی نەخوژرایەوە قەسابی چاک نییە ئەو قەسابی لە هەولێرە هەیە لە هیچ شوێنەچی نییە بە تەعداوەش ئەمە تەجر دەکەین کو ئێستا ئەموو موری قەسابخانەی لەگەرم بە ئەو ئەم ختمی قەسابخانە برێ بەڕێزەوە بەس ئایا قەتەغەکردنەکەی هۆکاری چییە؟ دەرێتن بۆنی خینی لێبێ ئایا جەنابەت مادەم مدیری قەسابخانەی جێکمان لۆ کۆجێکمان لۆ دابینکە بە ئەمەش قسەی جەنابەت تەطبیق بکەین یان لە بە هەرزانیەکەیەکە لە خوار ئەم بازار دەدەین. بەڵێ بینەرانی کۆباس ئەوەی کە گوێویست بوون قسەکانی هەردوو ئەو قەسابانن کە لە شاری هەولێر گۆشتی وشتریان دەفرۆش بەڵام ئەبە پێی بڕیارێکی بەڕێوەبەری کوشتارگەی شاری هەولێر ڕێگریان لێ دەکرێت کە ناهێڵن گۆشتی وشتر نەبفرۆشن و نا وشتریش سەر ببڕن.